إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان، خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆزە باسی یەکێک لە ناز و نیعمەتە گەورەکانی بەهەشتمان بۆ دەکات، دەفەرمێ وَنَزَعْنَا مَا فِي صُدُورِهِم مِّن غِلٍّ. ئەهلی بەهەشت بەختەوەرەکان و براوەکان خۆی گەورە کەسانەمان قبول کات، صیفەتێکی زۆر جوانیان تێدایە، ئەویش ئەوەیە خۆی گەورە هەرچی ڕق و کینە و حەسادەت و بوغز هەیە لە دڵیانی دەرکردووە. بۆی ئەهلی بەهەشت بەختەوەرن چونکە دوورن لە ڕق و کینە، دوورن لە بوغز و حەسادەت. خۆی پەروەردگار ئەو ڕق و کینەی لە دڵیان دەرەکات بۆ ئەوەی ژیانیان خۆش بێت، چونکە بەڕاستی هەر کەسێک ئەم صیفەتە خراپەی تێدا بێ پەنا بە خۆی پەروەردگار لە ژیانی دنیادا بەردەوام ناڕەحەت و ناخۆشە ژیانی، بەردەوام دڵی تەنگە، بەردەوام خەفەتبارە، چونکە ڕق و کینە لە دڵە. بۆ ئینشاڵڵا ئێمەی موسڵمانیش کاتێکە بەتەمای بەهەشتین دەمانەوێت بەهەشتی بن، بەویستی خۆی پەروەردگار پێویستە بەو صیفەتە جوانە خۆمان بەڕازێنینەوە، ڕق و کینە لە دڵ نەبین، حاقد نەبین، حەسوود نەبین بەرامبەر بە خەڵکی. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا نصیحەت و ئامۆژگاری ئێمە دەکات، دەفەرمێ لا تباغضوا ولا تحاسدوا ولا تقاطعوا ولا تدابروا وكونوا عباد الله إخوانا. أي مسلمانان لا تباغضوا، ڕق و کینە لە دڵ مەبن، بوغزاوی مەبن، با دڵتان لە جیاتی ئەوەی کە ڕق و کینەی تێدایە بەرامبەر بە مسلمان با خۆشەویستی و مەحەبەتی تێدا بێت. حەسادەت بە یەکتری مەبن، چونکە بەهۆی حەسادەتەوە ئینسان تووشی تاوانێکی زۆر گەورە دەبێت، کۆمەڵە تاوانی زۆر ڕووی تێدەکات. و دەفەرمێ پشت لە یەکتری مەکەن، پشت لە یەکتری مەکەن، ڕق و کینە لە دڵ مەبن، حاقد و حەسوود مەبن. ئەو کاتە ئینشاڵڵا بە ئیزنی خوا ئینسانی مسلمان ئەگەر بەم جۆرە ژیا لە دنیادا بێگومان دڵی خۆشە بێ و دڵی کامەران دەبێت. ئەمە وەسیەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆ ئێمە کە ڕق و کینە لە دڵ نەبین. چونکە بۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحدا بۆمانی باس کردووە، دەفەرمێ خی پەروەردگار لە هەموو دووشەمانێک و پێنجشەمانێکدا، واتە هەموو ڕۆژێکی دووشەمان و هەموو ڕۆژێکی پێنجشەمان دەرگاکانی ئاسمان و دەرگاکانی بەهەشتیش دەکرێتەوە. خی پەروەردگار لە ڕۆژی دووشەمان و ڕۆژی پێنجشەماندا خەڵکێکی زۆر عەفو دەکا و لیان خۆش دەبێت. بەڵام پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی دووشەمان و پێنجشەماندا خی پەروەردگار دەرگاکانی بەهەشت دەکاتەوە. ئالەو ڕۆژەدا خی گەورە لە هەموو مسلمانێک خۆش دەبێت ئیلا کە دوو مسلمان نەبێ، دوو جۆر مسلمان نەبێ کە خی پەروەردگار لیان خۆش نابێ لەو ڕۆژەدا. واتە ئەو کەسەی ئەم صیفەتانەی تێدا بێ، ئەو عافواتەی خی پەروەردگار، ئەو لێخۆشبوونەی خی پەروەردگار کە لە ڕۆژی دووشەمان و پێنجشەمانە هەیە شمولی ناکات. بەڵێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خی گەورە لە هەموو عەبدێک خۆشە بێ، لە هەموو بەندەیەک خۆشە بێ کە شەریک بۆ خوا بڕیار نەدات و دوایە ئەم دوو صیفەتێشی تێدا نەبێت، ئیلا لمشرک ئەو مشاحن. پەنا بە خی گەورە ئەوەی شەریک بۆ خوا بڕیار بدە، داوای یارمەتی لە غەیری خوا بکە، لە غەیری خوا بپاڕێتەوە، پشت و پەنا بە غەیری خوا ببەستێ، لە ڕۆژی دووشەمان و پێنجشەمانە خی گەورە عەفوی ناکە و لی خۆش نابێت. دووەم پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئیلا لمشرک ئەو مشاحن. مشاحین واتە ئەو کەسەی کە ڕق و کینە لە دڵە، ئەو کەسەی بوغزاویە، ئەو کەسەی لە خۆڕایی ڕقی لە کەسێکە لە پێناو خواشدا نییە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم خی گەورە دەفەرمێ
فڵان کەس لەگەڵ فڵان کەسا ڕق و کینە لە دڵن بەرامبەر بە یەکتری ڕقیان لە یەکتریە بەڵام لە پێناو خۆشان نییە. بۆیە خوای گەورە دەفەرمێ من لەو دوانە خۆش نابم. هەتاکو سڵح دەکەن، هەتاکو خۆیان ڕێک دەکەون. کەواتە خۆشەویستان، ئەمە ترسناکە، ئەمە زۆر زەرەر و زیانێکی گەورەیە کە ئینسان پەنا بە خوای گەورە بەهۆی ئەوەوە کە ڕق و کینە لە دڵە خوای گەورە بمان پارێزێ، خوای گەورە پەنامان بدات لە لێخۆشبوونی خوای پەروەردگار بێبەش دەبێت. ئایا چ کەسێک لە ئێمە پێی خۆشە هەموو دوو شەمان و هەموو پێنج شەمانێک خوای گەورە عەفوی بکات لێ خۆش بێت؟ هەمومان پێمان خۆشە. دەی با ئینشەڵڵا ڕق و کینە لە دڵ نەبین، با حەسوود نەبین، با پشت لە یەکتری نەکەین، با لە جیاتی ناخۆشی و ناڕەحەتی بۆ یەکتری دروستکەین، با خۆشەویستی و ڕێز و حورمەت دروستکەین، با ژیانی خۆمان خۆشکەین وەکو ئەهلی بەهەشت چۆن ژیانیان خۆشە لەبەر ئەوەی کە ڕق و کینە لە دڵ نین. ئەوە نیعمەتێکی زۆر گەورەیە. لە دنیاشە هەر کەسێک بەو جۆرە بوو بەویستی خوای پەروەردگار خوای گەورە ژیانی خۆش دەکات. یەکێک لە پیاوچاکان دەفەرمێت ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێت لە شەودا شەو نوێژی دەکرد و دوعای دەکرد و لە خوای گەورە دەپاڕایەوە. دەیفەرموو خوایە گیان ڕەحم لەو کەسە بکەی کە زوڵمی لە من کردووە، خوایە گیان لەو کەسە خۆش بی کە زوڵمی لە من کردووە. ئەمە وای لەو پیاوچاکانە کرد، خوا ناسانە کرد، ڕەحمەتی خوایان لێبێ کە بەردەوام خوا بەرزیان کاتەوە، چونکە بەڕاستی لە دنیادا ئەوان ڕق و کینە لە دڵ نەبوون، ئەوان حەسوود نەبوون، ئەوان بغزاوی نەبوون، بێگومان شایستەی ئەوەن کە خوای پەروەردگار بەرزیان کاتەوە. خوای گیان ئەو کەسەی زوڵمی لێم کردووە، ئەو کەسەی ناحەقی بەرامبەرم کردووە، خوای گیان لێی خۆش بە. ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ کاتێکە ناڕەحەتی توش بوو لە پێناو خوادا عەزێر درا و ئازار درا، کاتێ ئەو کەسەی قەمچی لێ ئەدا کە لە کاتێکە ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ لەسەر حەق و ڕاستی بوو، بەرامبەرەکەشی لەسەر حەق نەبوون بەڵکو لەسەر ناحەق بوون، لەسەر زوڵم بوون، لەسەر تاوان بوون. بەڵام کاتێکە پیاوەکە قەمچی ئەدا لە ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ، ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ دەیفەرموو خوای گیانگەردنی ئازابێت، خوای گیانگەردنی ئازابێت. دەیان فەرموو ئیمامی ئەحمەد ئەمانە تەعدا لە تۆ دەکەن، زوڵم لە تۆ دەکەن، بۆ دەفەرمی خوای گیانگەردنی ئازابێت؟ دەیفەرموو نامەوێت بەهۆی منەوە هیچ کەسێک بڕاتە جەهەنەمەوە، نامەوێت بەهۆی ئەوە کە فڵان کەس زوڵمی لە من کردووە، تەعدای لە من کردووە، ئێش و ئازاری منی داوە، با نەڕاتە جەهەنەمەوە. چونکە بەخوا خۆشەویستان ئەگەر ئینسانێک لە ئێمە ڕقی لە مرۆڤێک بێت حەزی پێی نەبێ، بیهێنە بەرچاوی خۆت، کەسێک حەزت پێی نییە و پەنا بەخوا ڕقت لێیتی زۆر زۆریش، ئەگەر بیهێنە بەردەست بڵێن فڵان کەس ئایا گردنی ئەم ئینسانە ئازا دەکەی یا بیخی ناو ئاگرە و یا بیکوژین؟ بێگومان ئەو کاتە هەرچەندە دوژمنیشت بێت تۆ دڵت بۆی ژانە کاڵی گردنی ئازابێ، دەڵی مادەم لەبەر قسەی من وەستاوە بۆ لە پێناو هیچا بکوژرێ، چی پێویستەکە بکوژرێ بۆیە گردنی ئازابێ. دەی تۆش لەوانەیە دووری مەگرە بەهۆی زوڵمەکەی کە بەرامبەر بە تۆ کردوێتی، کەسێک زوڵمی لە تۆ کردو یا بەرامبەر بە تۆ کردوێتی، ئەو کەسانە بڕۆنە جەهەنەمەوە. دووری مەگرە ئەو کەسە کە زوڵمی لە تۆ کردووە مستحقی بەهەشت بێ، بەڵام یەک تۆزێ چاکەکانی سووک بێ ئەگەر تۆ گردنی ئازاکەی بڕاتە بەهەشتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ما زاد الله عبدا بعفو إلا عزة، هەر کەسێک خەڵکی عەفو بکات لە خەڵکی خۆش بێت ئیلا خوای گەورە عیزەتی پێ دەبەخشێت، خوای گەورە ڕەحمی پێ دەکات، خوای گەورە بەختەوەری دەکات. بۆیە خواناسان و پیاوچاکان ڕق و کینە لە دڵ نەبوون، بەڵکو بەردەوام دوعای خێران بۆ خەڵکی دەکرد، بەردەوام گردنی خەڵکیان ئازاد دەکرد، بۆیە خوای گەورە بەرزیانی کردەوە. جا خۆشەویستان ئەو عافاتێک کە هەموو دوو شەمان و پێنج شەمانێک دەدرێ با خۆمانی لێ بێبەش نەکەین. ئەو عافاتێک کە لە شەوی 15 شەعباندا کە شەوی بەراتی پێ ئەوترێ، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئا لەو شەوەشدا کە خوای گەورە عافاتێکی عامەدا بۆ موسڵمانان